پشتیش دادگاها سیناتوران بێگوناه دەرکەتی سەرۆک ترامپ و دیموکرات دەفدا ئاوێژن هەف. در ڕۆژێکێدا 4,000 ڤەگرین کۆرۆناڤایرۆس لە چینێ زێدە دەبن و 75 کەس کوشتنە. و کۆمەڵێن ساکولەر لە هەرێما کوردستانی ڕژدیە لەسەر پێکڤە ژیانê dikin. سڵاو و ڕێز و هیڤین دەماخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوتان لێبێت و بەخێربێنەوە بە بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. لەم هەفتەیەدا وەرچەرخانێکی بەرچاو هەبوو لە سیاسەتی ئەمریکادا. سەرۆک دانەڵد ترامپ دوجار پاش کۆتایی هاتن بە پرۆسەی ئیمپیچکردن ئاستی پشتیوانی لە ڕاپرسیەکاندا زیادی کردووە. ئەمەش هاوکاتە لەگەڵ ئەوەی هەڵبژاردننی بەرایی دیموکراتەکان لە ئایەوە ئاڵۆزی تێدا دروست بووە. دەنگدانەکەی سیناتی ئەمریکا لەسەر دۆسەی لە کارلادانی سەرۆک ترامپ هەستی سەرکەوتنی پێبەخشی بە تایبەتیش پاش ئەوەی سەرۆکی دادگای باڵای ئەمریکا بڕیارەکەی خوێندەوە. بردیانم تا دوا قۆناغی پرۆسەی لە کارلادانم، بەڵام ئێستا خاوەنی ئەو وشە هەرە جوانەین. هەرگیز نەمزانی بوو وشە هەیە ئەوەندە خۆش و جوان بن. پێی دەڵێن بە تەواوەتی بێتاوان، بە تەواوەتی بێتاوان. هەرتەنها یەک ڕۆژیش پاژەوەی گونابارکردنەکانی لەسەر لادران سەرۆک ترامپ وەک دەڵێ لە کۆشکی سپی ئاهەنگێکی جێڕا و ستایشی کۆماریەکانی کۆنگرێسی کرد و ڕۆژنامەیەکی بەرز کردەوە کە بە مانشێت نووسی بووی سەرۆک بێتاوانە. ئەمە بەڕاستی کۆنفراسی ڕۆژنامەوانی نییە، وتاردانیش نییە، هیچ شتێک نییە، بەڵکو ئاهەنگگێڕانێکە چونکە شتێکمان بەدەست هێناوە، بە دۆزەخێکدا تێپەڕین، ناڕەوا بوو، هیچ شتێکی هەڵم نەکردووە، لە ژیانمدا شتی هەڵم نەکردووە، دانی پێدا دەنێم بەمەبەز نەبوون، دانی پێدا دەنێم هەڵم کردوون، بەڵام ئەمە بەرئەنجامی کۆتایەکەیەتی. لە لێدوانەکەیدا لە بۆنەی نوێژ و نزای خوانی بەیانیدا سەرۆک ترامپ هەندێک لە دیموکراتەکانی بە گەندەڵکاری سیاسی ناودێر کرد و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیشی بە کەسایەتێکی خراپ باس کرد، بەڵام نانسی پیلۆسی دەڵێت نزای خێر بۆ سەرۆک ترامپ دەکات. نازانم ئەگەر سەرۆک لە نوێژ و نزا یان لەو خەڵکەی نوێژ و نزا دەکەن تێدەگات نا. ئێمە نوێژ و نزای خۆمان بۆ ئەمریکا دەکەین. نوێژ و نزا بۆ خۆی دەکەین، بۆ سەرۆک بۆش، بۆ سەرۆک ئۆباما، چونکە ئەمە بەرپرسیارەتیەکی گەورە و قورسە. نوێژ و نزا بۆ ترامپیش دەکەم چونکە لە دەستور و بەهاکانی وڵاتەکەمان لایداوە و هەروەها نزادەکەین بایەخ بەو هەوایە بدات کە مناڵەکانمان هەناسەی پێدەدەن بە ئاوی خواردنەوەیان و بە هەموو شتێک. بەڕاستی پێویستی بە نزاکانمانە و دەشتوانێت چی دەوێت بێڵێت. تەواوی سیناتۆرە دیموکراتەکان و تەنها یەک سیناتۆری کۆماری مت ڕۆمنی دەنگیاندا بۆ لە کارلادانی سەرۆک ترامپ لە پۆستەکەی. ناکرێت پشتیوانی لە سەرۆک بکەیت و لە هەمان کاتیشدا پشتیوانی لە ڕاستی بکەیت. جاگەر ئێمە سەروەری وڵاتمان دەوێت ئەوە دەبێت ڕاستی هەڵبژێرین. ئەم دۆسەی لە کارلادانەی سەرۆک ترامپ لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادایە. سەرۆک ترامپ لە وتاری ساڵانەی خۆیدا لە ئەنگرانی خۆی ڕادێکێشا بۆ کۆکردنەوەی دەنگ. دوژمنانی ئەمریکا لە خۆ دەرباسکردندان سامانەکانی ئەمریکا لە زۆربووندان. ئایندەی ئەمریکا زیاتر دەدرەوشێتەوە. ساڵانی ئابووری خراپ کۆتایی پێهات. شیکەرەوە لەو بڕوایەدان هاوکاتی هەروادێ و نزیکبوونەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی دەچێت ترامپ سوود لە ئابووری بەهێزی ئەمریکا ببینێت. هێشتاش پێویستە سەرۆک ئاستی پەسەندکردنی کارەکانی بەرز بکاتەوە، هەرچەندە ئاستی پەسەندکردنەکەی کەم نییە. بەرەنجامی هەوڵەکان بۆ لە کارلادانی سەرۆک ترامپ وەک شیکەرەوە دەڵێن دەشێت لە مودایەکی کورتخایەندا پاشەکشەیەک بێ بۆ دیموکراتەکان، بەڵام لەوانەشەوە بکە لە ئەنگرانی دیموکراتەکان بە ڕێژەیەکی زۆر بەشداری لە هەڵبژاردنەکەی مانگی یازدەدا بکەن. جا پێم وایە دیموکراتەکان ئەگەر شتێک بکەن ئەوە تووڕێی و ناڕزاییان دەبێت. گوڕێکیان دەداتێ و دەڵێن باشە خۆ دووتە هەڵبژاردن چارەسەر. ئێمەش ئەو چارەسەریە جێبەجێ دەکەین و خۆمان لە دۆناڵد ترامپ ڕزگار دەکەین. دوا بە دوای دەنگدانەکەی سیناتی ئەمریکا خۆپیشاندان لە زۆرێک لە شارە سەرەکیەکانی ئەمریکادا کراون و هەروەها لە دەرەوەی باڵەخانەی کۆنگرێسیش خۆپیشاندەران ناڕزایی خۆیان دەردەبڕی لەسەر بێتاوانکردنی سەرۆک ترامپ لەو گونابارکردانەی ڕوبەڕووی کرابوونەوە.
و شەویدی ئەنجامên dawiyên komcivînên demokrataniyên roja sêşemba borî li Ostanê Iowa hatine ragihandin du ji serkeftiyên vê pêngava yekem dê berêkaniya çendîn kandîdan de ji bo destnîşankirina namzedê demokratan gelek nêzîkî hevbûn. Şaredarê berê yê South Bend yê Ostanê Indiana Pete Buttigieg 26.2 ji sedê ji nûnerên partiyê ji bo konferansê giştî bi dest xistin. Du nûner pitir ji sînatorê Vermont Bernie Sanders ku 26.1 ji sedê bi dest xistine. Lê bi destxistina dengên giştî Sanders yekam bû. Encamên komcivîna partiyê biryarî didin ka çend ji 41 nûneran ji piştevanên her yek ji kandîdan wê beşdarî konferansê giştî bibe. Sêşem jî helbijartinên pêşîn li Ostanê New Hampshire wê bêne encam dan. ژماری ئەو کەسانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە لە 600 کەس تێپەڕبوون و ئەو پزیشکەش کە بەهۆی هۆشداریدانی پێشوەخت لەسەر نەخۆشیەکە لەلایەن کاربەرستانەوە سەرزەنشتکرا یەکێکە لەو قوربانیانە. دکتۆر لی وینگلیانگ لە نەخۆشخانەیەکی شاری ئۆهانی نێوەندی ڤایرۆسی کۆرۆنا کاری دەکرد کاتێک ئەو هەفتەیە ڤایرۆسە نوێیەکەی بەدی کرد و لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاوی کردەوە. خەڵکی خەمباری خۆیان لەسەر گیان لە دەستدانی ئەو پزیشکە دەردەبڕن و میدیای دەوڵەتی چینیش ڕۆژی هەینی ڕایگەیاند تیمێکی پێکهێناوە تا بچن بۆ ئۆهان و لێکۆڵینەوە لە دۆسیەکەی لی بکەن. Di rojekê de vayrosa korona li Çînê bi tenê 400 kes vegirtin 75 kes jî kuştin li demê ku ev vayros ya kujek zû zû dipeje û rêxistiya saxlemiya cîhanê WHO dibêje hêşta zûya bêgotin ku balavebûna vayrosê gihaya astê herî bilind. Li Çînê dezgehên ragihandinê eşkere dikin ku vayrosê zarokekî nûbûyî ji yê wî 36 demijmêr bûn vegirtiye. Dayika wî zarokî bi vayrosê ketibû berî zarok bêdinyayê. Dîsan duh pênşembê welatiyekê Brîtanî vegirtiye seredana welatekî diyê Asyawî kiriye ne Çîn. WHO dibêje wan PTV bi zanyariyên pêtir heye ji bo rêgirtinê li belavebûna vayrosê. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی چوارشەمە داوای 675 میلیۆن دۆلاری کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و زۆربەی ئەو بڕەپارەیەش بە ڕێگای وەگەرخستنی ئەو وڵاتانە دەبێت کە لە مەترسی زۆری ڤایرۆسەکەیادان. Li 24 welatan derveyî Çînê ji mara miriyan bi vê vayrosê gihaya 191 kesan. وڵاتی چین فەرمانی دەرکرد کە خەڵک زیاتر لە ماڵەوە بمێننەوە بە مەبەستی ڕێگریکردن لە کۆرۆنا. لە ئێستادا 3219 بە خراپی توشبوون بە ڤایرۆسەکە 490 کەس گیانیان لە دەستداوە هاوکات 892 کەیس چارەسەریان بۆ کراوە و لە نەخۆشخانە دەرکراون. نیگەرانی جیهانیەکان لەبارەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە زیاتر تاویسەند کاتێک کە لە کۆی سەرنشینانی ئەو کەشتێ گەشتیاریەدا 3700 کەس بوون بە دەستەی بەڕێوەبردنی کەشتێکەشەوە 10 کەس لەوانە تاقیکردنەوەیان بۆ کرا هەڵگری ڤایرۆسەکە بوون. لە کەناریکی وڵاتی ژاپۆن لەنگەریان گرت. کابینەکەی ئێمە بە تەواوەتی هەموو شتێکی تیادا بوو باڵکۆنیشیە بوو لەبەرەوە دەمانتوانی دەرگاکە بکەینەوە و هەوای پاگۆر بگرین. ئەگە خۆرەتاو بواە دەچوینە باڵکۆنەکە و لێدا دەنیشتین. من زۆر هەست بە خەماری دەکەم بۆ ئەو کەسانەی لەناو کابینەکەدا بوون و ڕووناچی سروشتی و هەوای پاکیان پێ نەدەگەیشت. ڕۆژی چوارشەمەش سەدان ئەمریکایی لە کاتی نیشتنەوەی فڕۆکەکانیاندا گوازرانەوە. سەرنشینان بۆ ماوەی 2 هەفتە لە هۆبەی تەندروستی دەهێڵڕێنەوە. لێشێک لەو 4 بنکە لەشکریانەی کە لە تەواوی وڵاتەکەدا هەیە. لە گفتوگۆیەکی نێو کۆنگرەسدا ئەندامی باڵای زانکۆی جۆنز هاپکنس گومانی لە هەندێک لە سیاسەتەکانی ویلایەتە یەکگرتووەکان هەبوو. زۆر بەسانایی ئەو ڤایرۆسە زۆر بە خێرایی و زۆر بە بێدەنگی بڵاو دەبێتەوە. هاوکات سیستەمی چاودێری ئێمەش زۆر سنووردارە بۆ ئێمە کە بتوانین بەڕاستی ئەوە بزانین ئەم وڵاتانە کامانن کە گوازەرەوەیەکی چالاکی ئەو ڤایرۆسەن یان نا. ئەو ڤایرۆسە دەتوانێت لە بەشەکانی دیکەی جیهانەوە خۆی بکات بەناو ئەمریکادا و لەناو کۆتوبەندی ئەو لیستەی ئێمەشدا نییە. لە جنێف بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی داوای زیاتری کرد لە کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئێمە ئەمڕۆ پلانی خۆسازکردن و وەڵامدانەوەی استراتیژیمان ڕاگەاندووە بۆ پشتیوانیکردنی ئەو وڵاتانە بۆەوەی ئەو ڤایرۆسە نەگۆزرێتەوە بۆیانەوە بدۆزرێتەوە و دیاری بکرێت. ئێمە داوای 675 میلیۆن دلار دەکەین وە کۆمەک بۆ ئەو پلانە بۆ ماوەی 3 مانگی داهاتوو.
ئەو دەڵێت نابێت تەنها سنگ بخرێتە سەر چین لەبەر ئەوەی ئەو وڵاتانەی لە چین هەژارترن ڕەنگە نەخۆشیەکە تیاندا زیاتر بڵاو بێتەوە یان ڕەنگە پێویستیان بە یارمەتی هەبێت. لە کاتێکدا ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام تەشە نەدەسێنێت و بۆتە هۆی نیگەرانی خەڵکی لە سەرانسەری جیهاندا، ئایا جیاوازەکانی ئەم نەخۆشیە چیە و چۆن دەتوانرێت خۆتی لێ بپارێزیت؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و توێژێکمان لەگەڵ دکتۆر عادل عوسمان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی دەمودان و خوێندکاری پزیشکی لە زانکۆی پزیشکی چین ساز کردووە. دکتۆر عادل لە شاری شینشیانەوە لەگەڵماندا بوو. عادل سەرەتا ئێستا لای جەنابتان شەوە، شەوتان شاد. دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم، دواترین زانیاری لە چینەوە لەسەر کۆرۆنا ڤایرۆس چی هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە و بینەران. سەرەتا لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم پەتایە هەروەک دەزانین حاڵەتێک لە ناکاو لە چین ڕاگەیەندرا. ئەم حاڵەتە تاوەکو ئێستا بەردەوامە، دەستگا فەرمیەکان وەکو زانکۆ و خوێندنگاکان تاوەکو ئێستا داخراون. ئەوەش دەگەڕێتەوە لەبەر هۆکاری ئەوەی کەوا پەتایەکە بۆتە هۆی ئەوەی کە تەشەنە بکات. بۆ نمونە لەم حاڵەتی گفتوگۆی ئێستاماندا نزیکەی 30,000 حاڵەتی توشبوون زیاتر بەرەو سەرەوە تۆمار کراوە، زیاتر لە 26,000 حاڵەت گومانی ئەوەی لە سەرەکەوە تووشی ئەم پەتایە بێ، هەروەها نزیکەی زیاتر لە 600 حاڵەت مردووە بەم پەتایە، هەروەها 16,000 بەرەو سەرەوە چاک بوو. باشە دکتۆر، جیاوازی ئەم پەتایە لەگەڵ ئەوانی پێشووتر بۆ نمونە سارس، مارس، لەگەڵ یعنی جیاوازەکەی ئەم پەتایە لەگەڵ ئەوانی تر چییە؟ لە شێوازی بڵاوبوونەوەیدا مەبەستم. ئەم پەتایە خێراتر تەشەنە دەسێنێ، بەڵام مەترسی کەمتری لەسرە بۆ گیانی ئەو کەسانەی کەوا تووشیان دەبێ، هەروەها ماوەی توشبوونی نەخۆشیەکە تاوەکو دەستنیشانکردنی نەخۆشیەکان لەم نۆڤڵ کۆرۆنا ڤایرۆسەیە لە ماوەی 2 ڕۆژ تاوەکو 14 ڕۆژە، بەڵام لە سارس بۆ نمونە ماوەی 7 ڕۆژ دەخایەنێ، هەروەها لە مێرس 5 ڕۆژ و لە سواین فلو بۆ نمونە 4 ڕۆژە، هەروەها لە سیزنەڵ فلوش ماوەی 2 ڕۆژ دەخایەنێ. ئەمە گرنگترین جیاوازیەکانە. بەڵێ باشە، وەکو دەزانین ڕێکخراوی جیهانی تەندروستی با بڵین بارینە ئاسایی جیهانی ڕاگەیاند بەهۆی ئەم ڤایرۆسەوە. تۆ پێت وایە ئەو بارینە ئاسایی ڕاگەیاندنە لە جێی خۆیدا بوو لەم کاتە، یان دەبووایە پێشتر بووایە یان هێشتا زوو بوو؟ بێگومان دەستگای تەندروستی جیهانی WHO ئەم حاڵەتەیەی لە کاتێکی گونجاو ڕاگەیاند پشتبەست بە چەند زانیاریەک، بۆ نمونە ئەو ئامارە ستاتیستیکانەی کەوا لە وڵاتی چینەوە بەدەستیان گەیشت، هەروەها چەند فاکتەرێکی گرنگ هەیە کە ئەمان پەیڕەوی دەکەن، بۆ نمونە فاکتەری وەکو ترانسمیشن ڕیت کە بۆ نمونە ئەم حاڵەتەیەی کە کۆرۆنا ڤایرۆس خۆی دەبێت ترانسمیشن ڕیت کە پێ دەگوترێ R ڤالیو لە مابینی 1.5 تاوەکو 3.5 بێ. ئەم حاڵەتی نۆڤڵ کۆرۆنا ڤایرۆسە ئەم حاڵەتی تێپەڕان لە سەرووی چارەوەیە، هەروەها فەیتەلیتی ڕیت واتە هۆی کوشتنی کەسەکان لە 2% تێپەڕیوە، هەروەها ینی نیشانەکانی دەرکەوتن. ئایا دەکرێت ئەم نیشانەیە لە کەسێک دەربکەوێتن بەبێ ئەوەی کەوا دەکرێت ئەم پەتایە لە کەسێک دەرکەوێت بێ ئەوەی نیشانەکانی تیابێ، بەڵام بڵێ ئەم هۆکارەیەش یەکێک بوو لەوانەی کەوا WHO پشت بەس بەم سێ فاکتەرەیە فەیتەلیتی ڕیت، ترانسمیشن ڕیت و دەڵێن نیشانەکانی کەوا لە نەخۆشەکە دیار نییە، بەڵام تووشی پەتایەکە بووە. ئەم سێ هۆکارە وای کرد کەوا WHO لە کاتێکی گونجاوی خۆی نەخۆشەکە ڕابگەێنێ. تۆ دەمەوێت ئەوە بپرسم، باشە ئەو ماسکەی کە بەکاری هێنن ئێستا ئەبینین ئێستا زۆر کەس بە تایبەتی لە چین کە ئەڕۆنە دەرەوە ماسکێکیان پێوەیە، ئەم ماسکە بەسە بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە؟ بڵێ بێگومان ماسک یەکێکە لە هۆکارانەی کەوا دەتوانرێت بەکاربهێنرێ بۆ مەبەستی خۆپاراستن لەم نەخۆشیە، دەتوانرێت دەمونچاو بە شێوەیەکی ڕێکوپێک بپارێزێ لە کەسی توشبوو. هەروەها ئێمە دەتوانین ڕێنمایی تریش وەکو بۆ نمونە کوڵاندنی ماددە خاوەکانی گۆشت و شیر و هێلکە تاوەکو پلەی 65% بۆ ماوەی 30 خولەک پێویستە بکوڵێندرێ، هەروەها پێویستە ئەو سەوزەواتانەی کەوا ڕۆژانە بەکاری دەهێنین لە نێو مادەیەکی پارێکشکەرەوە پەرمەنگەناتی
سۆدیۆم پەرمەنگەنات یاخود پەرمەنگەناتی سۆدیۆم کە ڕێژەکەی لە 105 بێ بۆ ماوەیە خولێک هەڵبگیرێ پاشان بە ئاوی ئەتیادی بشورێتەوە دەتوانرێت پاشان بەکار بهێنرێت. کەواتە جگە لە پەیوەندیکردن بە کەسێکەوە کە ڤایرۆسەکەی هەبێ یان هەڵگری ئەو ڤایرۆسە بێ مەبەستم جگە لەو پەیوەندیە ئەمە بە ڕێگای خواردنیشەوە دەتوانێت با بڵێن بگوازرێتەوە؟ بێگومان ئەم ڕایە لە سەرەتاوە هەر هەیە لە ڕێگەی گواستنەوەی بۆ نمونە ئاژەڵە دەریاییەکان ئەمە گواستراوەتەوە بەڵام جگە لە ئەم ئاژەڵە دەریاییانە ڕەنگە ئەم ئاژەڵانە بەرکەوتەی شوێنی تر ببن بۆ نمونە خۆراکی تر یاخود لەناو گۆشت یاخود شیری ئەو ئاژەڵانەی کەوا بۆ نمونە بەکاربێتن بۆ خواردنەوە یاخود لە جاندارێک بۆ جاندارێکی تر گوازرابێتەوە ئەمانە هۆکارن کەوا ببێتە هۆی ئەوەی کەوا کەسێک ببێتە هەڵگری ئەم پەتایە. بەڵێ دکتۆر عادل عوسمان عەبدوڵڵا خوێندکاری پزیشکی لە زانکۆی تەندروستی چین لە شاری شینیانی چینەوە لەگەڵماندا بووی سپاس دەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بە هیوای تەندروستی بۆ گشتایەک. خۆپیشاندان لە عێراق بەردەوامە سەرڕای هەڕەشەکان و کوشتن و بڕین داواکاری خۆپیشاندەرانیش لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکانەوە تا ئێستا هەروەک خۆیەتی. دوای کوشتن و بڕینی خۆپیشاندەران لە نەجەف و هەڵگەڕانەوەی ڕابەری شیعە موقتەدا سەد و هەوادارانی لە خۆپیشاندانەکە خۆپیشاندەران وەڵامی خۆیان هەبوو. ڕۆژی پێنجشەممە گەرمتر و بەجۆشتر لە هەر ڕۆژانێکی دیکە دەرکەوتن. ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەم خۆپیشاندانانە کردەیەکی خۆڕسکە کردەیەکی دروستکراوی ئەحزاب و خەڵکانێکی لایەندار نییە بەڕاستی لەبەرەوەی ئەوان زۆر بەڕاشکاوانە ئێستا تەواو دابڕاون لە هەر لایەنێک لە هەر حزبێک ئەگەر لە پرۆسی سیاسیدا بەشدار بکرێت. ئەو تونند و تیژیانەی بەرامبەر خۆپیشاندەران لە نەجەف ڕوویاندا دوای بڕیاری کشانەوەکەی موقتەدا سەدر بوو. ئیدی هیچ لایەکی فەرمی ئەوەی یەکلا نەکردوێتەوە. کڵاوشینەکانی دوێنێ نێو خۆپیشاندانەکان و کڵاوشینە نایارەکانی خۆپیشاندان هەریەک بن. بەڵام خۆ ئێستا ئەو خۆپیشاندەرانی کە سەر بە گروپی سەدر بوون لە پاش تویتەکەی سەدرەوە کە ڕایگەیان ئەو ئیدی نە بە ڕاست نە بە خراپ نە بە چاک تەداخل ناکات لە خۆپیشاندانەکانە بینیمان گروپی سەدر ئەوەی کە بەشدار بوون کشانەوە لە گۆڕەپانەکان بەڵکو کە کشانەوە یەکسەر هێزە ئەمنی عێراقیەکان کەوتنی وێزەی خۆپیشاندەران و سەدانیان لێ بریندار کرد دایانیان لێ کوشتون لەو ڕۆژەوە. لە مانگی دەی ساڵی پارەوە زیاتر لە 500 خۆپیشاندەر کوژراون و دەیان هەزاریش بریندار هەن بەڵام چۆکدا نادەن و تافکێشان و دروشمەکانیان زیاتر لە جاران دلێرترە کە دێنە بەردەم کامێراش داواکاریەکانیان عێراقی و جێگیرە. ئێمە ئەمڕۆ وەک ناڕزایەتی دەربڕین و خۆپیشاندانێکی ملیۆنی خوێندکاران لێرە وەستاوین هێرشکردنە سەر خۆپیشاندەران لە هەموو شارەکان لەسەر خوێندکاران سەرکۆنە دەکەین. هۆکاری خۆپیشاندانەکان ڕەتکردنەوە و سەرکۆنەکردنی ئەوەی ڕوودا لە گۆڕەپانی تەحریر ئەو وەحشیگەری و کوشتن و بڕینەی لە نەجەف کەوتەوە لەلایەن میلیشای نایاسایی و بەکرێگیرا و داوا لە ڕێکخراوەکانی جیهان و ئازادی خوازان دەکەن بێن بەهانای خەڵکی عێراقەوە. سەرۆک کۆماری عێراق بەرهەم ساڵە وا هەفتەیە کە محەممەد تۆفیق عەلاوی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق دیاری کردووە. هێشتا ڕوون نییە خۆپیشاندەران بڕیاری چی دەدەن. سێ ڕۆژ چوار ڕۆژ لە تەکلیفکردنی محەممەد تۆفیق عەلاوی بۆ ئەوی بێ بە سەرۆک وەزیرانی داهاتوو سیر دەکەین ئاپۆڕی خۆپیشاندەران داوە لەدا پارێزگا بە خودی بەغداشەوە ئاپۆڕی جەماوەر زیاتر و پێداگرتر لەسەر داواکاریەکانیان ئەویش بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانێکی بێلایەن کە بەشدار نەبێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا هەروەها بەڕێخستنەوە و بڕینی دەست و پەیوەندەکانی حزب لەناو جمگەکانی دەوڵەتی عێراقی. پێدەچێ ئەم خۆپیشاندانانە لەوە دەرچوو بێت حکوومەتی عێراقی و لایەنە سیاسیەکانی بتوانن کۆتایی پێبێنن یاخود داواکاریەکانیان جێبەجێکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.
و گەلک دەبێژن کو باوەڕین ئۆلی بیان و یانژی سەدەمێن شەڕن ڕۆژهڵاتە ناوینن و کوشتنە بە هەزاران کەسانە لێ هەنێک ژی باوەڕ دەکەن کو ڕێگرتن لەوان تێگرکردن. بەڵێ کۆمەڵێک چالاکوانیش هەوڵی ئەوە دەدەن دەست پێشخەری بکەن بۆ سنگفراوانی و پێکەوە ژیانی ئاینەکان. ئاینی و چالاکوانێکی کاکەین پێکەوە ئاڵوگۆڕی بۆچوونەکانیان دەکەن بەڵام یەکتری ڕەت ناکەنەوە. کێشەی ئاینیمان نییە بە جیاوازیەکانەوە جوانین ناکرێ هەمومان وەکو یەک بیرکەینەوە چکە ئەگەر هەمومان وەکو یەک بیرکەینەوە یەک کەسمان بیری کردوێتەوە وا جوانە هەمومان بە جیاوازی بیر بکەینەوە بەڵام یەکتر قبول بکەین. ئەوانەی لەم هۆڵەدا کۆبوونەتەوە هەڵگری جۆرەها بیر و باوەڕی ئاینیان تێدایە هەر لە موسڵمانەوە تا دەگاتە کریستیان و زەردەشتی و مەسیحی و کاکەیی بەڵام یەکتری ڕەت ناکەنەوە و بۆ قسەکردن لەسەر ئازادی بیر و باوەڕ لێرە دانیشتوون. فالتعايش بين الأديان پێکەوە ژیانی ئاینەکان وەکو باخچەیەکە هەموو ڕەنگەکانی تێدا بێ جگە لە گوڵ بەڵام هەموو ڕەنگەکان جوانی باخچەکە زیاتر دەکات. زۆربەی ئەو کوشت و بڕانەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەتایبەت عێراق ڕوودەدەن ڕەهەندێکی ئاینیان هەیە و پەیوەندیان بە یەکتر قبول نەکردنەوە هەیە. وڵا ئەو کوشت و بڕی کە لە ئەمڕۆدا لە ئارادا هەیە لە ڕۆژەڵاتی ناوڕاست بەڕاستی ڕاستە لەژێر چەتری ئاینەکانە کرێ لە حقیقەتە بۆ خۆی خودی ناوەڕۆکی ئاینەکان وانە بەڵامی تر باوەڕدارەکانیان بربوونەتە گیانیەک بە ناو تەویلاتی دینیەوە ئەجی نابڕواینە هەر ئاینێک لە ناوخنی خۆیە وانە ئەوەی لە ئەمڕۆیە ڕوئەدا لە کوردستانە باشترە لە چاو شوێنەکانی تر بۆ نمونە ئەو پێکەوە ژیانە لە کورسانەیە لە بەغدانە لە بەغدا گەڕێکی وایە چۆڵ بووە لە پێکاتەیەکی دیاریکراو لە بنی لە بەغدا ڕاونانی هەموو باوەڕە جیاوازەکان و تواندنەوەی باوەڕی تریشەیە بۆ نمونە هەوڵێکی زۆر ئەدرێ کاکەی بکرێتە شیعەیەک. بە پێی دەستوری عێراق ئازادی ئاین و بیر و باوەڕ مافی تاکی عێراقیە بەڵام لە واقعدا دۆخەکە بە جۆرێکی ترە و لە ماوەی 17 ساڵی ڕابردوودا هەزاران کەس لە عێراق نەک لەسەر جیاوازی ئاینی بەڵکو لەسەر جیاوازی مەزهەبی کوژراون. دڵشاد ئەنوار دەنگی ئەمریکا کەرکووک. حاجی میرزا تەمەنی 84 ساڵە و دانیشتوی شاری کەلارە و ماوەی 7 ساڵە ئاشەوانە. لێ ji ber hezawîya zêde ji bo aşevaniyê pitir ew dibêje ku ew dev ji karê xwe bernade ev tevî ku gelek pîr bûye jî. بۆ ماوەی 7 ساڵە ئاشەوانە. حاجی میرزا تەمەنی 84 ساڵە و دانیشتووی شاری کەلارە. لە ساڵی 1950 دەستی کردو بە کاری ئاشەوانی وەختێک تەمەنی تەنها 14 ساڵ بووە و هەتاکوی ئێستا بەردەوامە لەسەر کارەکەی. بەردەکان خۆی شەریکەی بوو بەغا لە لەندەنە هەرچی بەهادە لەندەنی بوو هەر ماکینەکانیشان لە شەریکە لە نوێ دروستێکرێ لە لەندەنەوە بوو بەردەکانیشان لێ دانیمارک ئەسلی بەردیچە ئەم زرۆفە هاتەبانیە تر ئەوە نەما لەندانیەکان نەما ئەمەن تێ بوو ئێستاکە ئێمە بەرد تێرین لەچین لە ئێرانەوە نییە دەست ناکەین. بە گوتەی حاجی میرزا و ئامێر و بەردانی 7 ساڵ پێش ئێستا لە ئاشەکاندا بەکاردەهاتن گەلێک جیاواز بوون. هەندێک لە کەرستەکان لە عێراق دروست دەکران و هەندێکی تریش لە دەرەوەی وڵاتەوە دەهێنران. ئاشی جاران و ئاویشێکرد دە تەنەکە گەنم تەنەکەی گەنم حەقەکەیە و حەقی ئاشەکە تێگەشتی و ئاویشەکرد شەورۆژێ ئەم حەوت ئاشە لە زیکێکە ئیشێکرد هەتای وەرە 20 تەنەکە 30 تەنەکەی نەگەهاڕی ئەوەنە کەم هەربوون بەردی قوراتی بوو ئەوانە بەردی ئەمان ئەم بەردانە نەو بەردی قوراتی بوو. لە ئێستادا حاجی میرزای تەمەن 84 ساڵ بەردەوامە لەسەر کاری ئاشەوانی و لە ئاشەکەیدا برنج و ئارد و ساوەر بەرهەم دەهێنێن. ئەمیانە دەژێنین برنجە پاکێکەتەوە تێگەشتی ئەمە ئەی بەژێنێ وردەهایتە بەردەکان جیاکەتەوە ئەمە وردەکەی جیاکەدان وردە پیسەکانە
ئەو وردەکەی لە برنجی پاکەکە چەکەدە گونیەکە لێنە ئەمە کەشین ساوەرە ساوەری پێ هەرە ساوەر بۆ دوۆینە بۆ چست بۆ ئاشام نوعستانە. لە ئێستادا زۆرێک لە جوتیارەکانی ناوچەی کەلار پشت بە حاجی میرزا دەبەستن بۆ هاڕین و پاکردنەوەی بەرهەمەکانیان. زیاتر ئەوانەی کە ئارد یان بۆ نمونە برنجێنن یان ساوەرە هێن بۆ ئێرە خەڵکی لادیەکانن زۆرتر. خەڵکی شارەکە باڵێن زیاتر برنجەکە ئاهاڕێ ساوەرەکە بۆ لادیەکانە. لادیەکانیش خۆ دەزانی گەرمیان لادێنشینی زۆرە. لادی زۆرە بە چواردۆریا ئەوانە ساوەرە هێنن گەرمە هێنن برنجێنن. گەرچی حاجی میرزا 84 ساڵی تەمەنی ڕۆشتوو لە ئێستادا ئەو هێز و توانایی جارانی نەماوە و بەسەر گۆچانەکەیدا کوور بووتەوە، بەڵام خۆشەویستی ئەو بۆ پیشەکەی وای لێ کردووە دوای 70 ساڵ بەردەوام بێت و کۆڵ نەدات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار. کۆنفرانسا دوڕۆژی لە پەرلەمانی یەکەتیە ئەوروپی سەبارەت پرسێن ڕۆژهەڵاتە ناوین تورکیا و کوردان بەتایبەت جی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دوه بداوی هات لە بروکسلی کۆنفرانس بە هەفکاریە کۆمیسیۆنا سیڤیلیا تورکیە دی پەرلەمانی یەکەتیە ئەوروپی دەبوو و هەروەسا ئینستیتوتیا کوردی یا بروکسلی ئەبهات بەڕێوەبرن ماتیمێکی دەنگی ئەمریکا شاندبووە درێ لە گۆڕاکوپەیە من دگەهنەمە چەندین بابەتین گرنگ کۆنفرانسدا دەهاتن بەحسکردن بە تایبەتی ژی لەسەر سیاسەتن تورکیا و بە گشتی پارتین گرتنا پارتین چەپین ئەوروپیان ئەف کۆنفرانس بتر بڕێوە ببوو و بەستۆی خۆڤە گرتبوو لەوان کو ئەوژی نەگەلک وەکو دەبێژن دەگەل سیاستên Tirkiya bi taybet li Rojhilata Bakur Rojhilata Sûrî de nehev bîrin ku pitir behs li ser wan bû rexnên mezin li wan hatine girtin lê tiştê balkêş li gora ku tîmê me em agahdar kirîn gotara dayika ew ê xanima ku hatî kuştin bi destê hinek çekdaran li destpêka ku Tirkiya ketî wê herêmê dayika xanim Hervîn Xelef li wir axifte bû ku gotare gelkî hestiyar yan gotine gelek hestiyar ji konferans ra got û gelkê wekû dibêjin sos ji wê ra hebû û xelkê guhdarî li wê dikir. Bi her hal rênimayên konferansiyan pêşniyazên konferans bê çareserkirina van pirsan wê çi bin çi nabin em hîvîdarên di raportekê da bê piştî ku tîmê me ji wir vedgerê me agidar bike li ser wan tiştên ku hatin gotînan pêşniyazên hatin kirin ku ji mareka mezina şarezayên Ewropî endamên Perlemanê Ewropî gotar tê de xwendin û gelek jê Kurd bûn jî û mêvan ji Sûriya ji Bakurê Rojhilata Sûriya di konferansda hazir bibûn hêro bawerkem demê bername me jî neme. بەڵێ کاتی بەرنامەکەمان کۆتایی بهات و لێرشدا دینە کۆتایی بەرنامە هەر شاد وەختەوە بن خدا حافظ کاتێکی خۆش.